یاسای سندوقی کوردستان بۆ داهاتی نەوت و گاز لە ساڵی 2015 و لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان پەسەندکرا. سندوقەکە دەبوو پارەی داهاتی نەوت و گازی تێدا هەڵبگیرێت و بە شێوەیەکی ڕوون داهاتەکە بۆ ڕاگشتی ئاشکرا بکرێت. بەڵام سەرۆکی پێشووی لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەوانەی کە سوودمەند بوون لە پارەی نەوت و گاز هەر ئەوانن هۆکاری کارنەکردن بە یاساکەن. ئەوانەی کە منتەفعن بە شێوازێکی نایاسایی لە بڕێکی زۆر لە داهاتی هەرێمی کوردستان و ئەی شارنەوە لە میلەت و نایگەڕنەوە بۆ میلەت و دابەشی ناکەن بەسەر میلەت و موچەی پێ نادەن و پاشەکەوتی موچە لەسەر ئەساسی ئەوە و چەند هۆکارێکی تریش دروست بووە ئەوانن ڕێگرن لە دامەزراندنەوە دەستکەیان. نەوت و گاز لە سەدا 92 داهاتی کوردستان پێک دەهێنێت. بۆیە چالاکردنی سندوقی کوردستان بۆ داهاتی نەوت و گاز بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت و گومانەکانیش لەسەر ناڕوونی داهاتەکانیان دەڕەوێنێتەوە. بەڵام دەوترێت کارنەکردن بۆ چالاکردنی سندوقەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لایەنەکان لەسەر دانانی سەرۆکی سندوقەکە ڕێک نەکەوتون. ئەمە یەک فەقەرەمان چا کرد ئەوان وایان ئەویست کە پوختەی داهاتی نەوت بچێتە سندوقەوە، یعنی خۆیان هەرچی خەرجی نەوت هەیە بیکەن چی مایە بخەنە سندوقەکەەوە. ئێمە چاکمان کرد گۆڕیمان بووی کە هەموو داهاتی نەوت ئەبێ بچێتە ئەم سندوقەوە بەبێ پەرلەمان کەس مافی خەرجکردنی پارەی نەبێ بۆ پرۆسەینەوە. وەک پێم وتی ڕێنەکەوتون لەسەرەوەی کێ سەرۆکایەتی بکە ئەمە یەک دووش تا ئێسایانەوێ و دەسەڵاتە هەر لای ئەنجومەنی باڵای نەوت و گاز بێ. ئێستا بۆ نمونە لە 2007ەوە هەتا 2013 ئەنجومەنی باڵای نەوت و گاز 9 ملیار دلاری خرج کردووە بۆ پرۆژە جیاوازەکان لە کوردستانە. دەستیان خۆش بوو، بەڵام دەبوو ئەو پارانە لە بودجەی ساڵانەیە تەصدیق بکرێت، پەرلەمان ئاگای لێ بێ، خەڵک ئاگای لێ بێ. بۆیە کەواتە سەبەبی ڕئیسی دروست نەکردنی ئەم سندوقە هێشتا مانەوەی دەسەڵاتی خەرجکردنی پارەی نەوتە لە دەستی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی باڵای نەوت و گاز. ئەوە سەبەب ڕئیسەکەیە. سندوقی کوردستان بۆ داهاتی نەوت و گاز بۆ پارەیەک دانراوە کە تا ئێستا تەنانەت لای پەرلەمانتارانیش ڕوون نییە مانگانە بڕەکەی چەندە و چۆن وەردەگیرێت و چۆنیش خەرج دەکرێت. لە کاتێکدا بەپێی مادەی 1 و 2 یاساکە دەبوو چەند ساڵێکە سەرجەم داهاتە داراییەکانی نەوت و گاز لەو سندوقەدا هەڵبگیرایە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.